سەرۆکی ئەم نادیمان ئێستا لە زیندانە زۆر بەداخەوە سەرۆکی ئەم نادیمان ئێستا لە زیندانە زۆر بەداخەوە وەکیە من هاندەری لە شاری مۆسول هەموو جاریم بۆ مەلعبەکەی نەورۆز ئەم مەلعبەی جوانی شای سلێمانی کە وەرزی ڕابردوو ئەم هەموو خەڵکی سلێمانی هەموو خەڵکی کوردستانی هێنا بۆ ئەم مەلعبەی جوانە کە دوێنێ پێرێ ئەم هەواڵەکەمان بیستیوە هەواڵی نادی نەورۆز داوای مەبلەغی پارەیەکە کە ئەم نادی بەردەوام بێ بۆ وەرزی خوڵی ئێستێرەکانی عێراق داوایەکەم لە حکومەتی هەرێمی کوردستان هاوکاری نادی نەورۆزکە داوایەکەم لە بەپرسی ئەم شارە بەپرسی ئەم شاری سلێمانی و هەموو شاری کوردستان باریان زۆر خراپە پێویستم بە هاوکاریە نەورۆز یعنی چۆن ئەڵێ با هەست لە بەردەوام بێت لەسەر خوڵی ئێستێرەکانی عێراق هەندێک ئامادەی چی بکەی لە پێناویانەکەتە لە پێناو یاریگاکەتە ساری پار بەخۆم خۆبەخشانە لە مووسڵەوە هاتم ڕێ 5 ساعت 6 ساعتم بڕیوە هاتم بۆ سەری نادی پار ئەم وەرزە ئامادەم خوێنی خۆم دەم بۆ ئەم نادی جوانە ئامادەم خوێنی خۆم دەم بۆ ئەم نادی جوانە کوردستان نادی نەورۆز کوردستان عێراق کوردستان ئەم پیاڵێ شانازیە بۆ نادی کوردستان سەرۆکی ئەم نادیمان ئێستا لە زیندانە زۆر بەداخەوە بەڵام ئەمە وەزعێکی سیاسی بەلایەکی بێ بۆ هاوکاری ئەم نادی جوانەمان چۆن هاوکاری نادی هەولێرەکەن چۆن هاوکاری نادی زاخۆ دۆکەکەن بابێن هاوکاری ئەم نادیکەن